بۆ بە دۆداچوونی پرسی کوشتنی سێ کەس لە بەنزینخانەیەکدا لە شاری هەولێر کە سوکاری کوژراوەکان لە هەولێرن و لەگەڵ پارێزگاری هەولێر کۆبوونەوە. ئەمە باوەش بە یەکداکردنی کە سوکاری ئەو سێ کەسەیە کە لە هەولێر کوژران و دەڵێن کورد و عەرەب جیاوازی نییە و ئێمە موسڵمانین. پارێزگاری هەولێریش دەڵێت لە دۆسیەکەدا یاسا سەروەر دەبێت و دڵنیاتان دەکەینەوە کە مافی کوژراوان نافەوتێت و تاوانباریش بە سزای خۆی دەگات. یاسا سەروەرە ئەوەی دڵی ئەو خانەوادانەی پێخۆش بووی پێمان ڕاگەیاندینە لە دەستپێکردنی بابەتی مەحکەمە و بەشداربوونیان و بینینی هەموو کەیسەکان بە ڕوونی ئەوە دەکرێتن و یاسا سەروەرە و ئەوانە لە ئەو تاوانبارە لە بەردەم قانوندایە و قراری لەسەر وەردەگیرێشن. کە سوکاری دوو کوژراوە عەرەبەکەش دەڵێن پێویستە کەیسەکەمان بۆ بەغدا بگوازرێتەوە و بکوژ لە سێدارە بدرێت و خاوەنی بنزینخانەکەش سزا بدرێت. احنا نطالب باعدام منفذ الجريمه بمحاسبه صاحب موقع الجريمه البنزينخانه ومحاسبه اللي وفر السلاح اللي ترك عن طريق اهمال او عن طريق قصد اللي ترك السلاح جاهز لعمليه القتل. احنا طلبنا انه يعني نقل الدعوه الى بغداد لانه ظرفي الصحي يعني صعبه انه اراجع. انا عندي جلطتين يعني شويه زحمه انه تدري المسافه من بغداد الى اربيل يعني 5 ساعات تقريبا او اكثر. كسوكاري سعد اسماعيل قوربانی سێمی ڕووداوەکە کە ئەوەیان کووردا بە پێچەوانەوە دەڵێت ئێمە لە هەولێرین و پێویستە لێرە تاوانبار دادگایی بکرێت. وەک ئاماژەیەکیش بۆ داواکاری کوشتنەوەی بکوژەکەش دەڵێن ئەو خواردنەی لە زیندان دەیدەن بەو بکوژە بیدەنە منداڵی کوژراوەکان. داوامە کردێ کە یاسا سێرەوەی کەس دەست بەلا ڕێدانەڕوە لەسەر ئەو کێسەدا تەنفیزی هەموو نەتەوایەتی و چکە کورد و عەرەب هەموو یەکە هەرسێکمان مەزلومن لەو کەسیە. ئێمە لە هەولێرین و داواکارین لە هەولێر مەحکەمەی بکەین. هیوادارم سەرۆکیارم ئیمزای بکات چکە ئەو خواردنە دەیدەن بەوەی بیدەن بە عایلەکانی هێتیمەکان. شەوی چوارشەممە 6/8/2025 لە یەکێک لە بەنزینخانەکانی شاری هەولێر سێ وڵاتی کە دوانیان بەڕگەز عەرەب و یەکێکیان کورد بوو لەلایەن کارمەندی بەنزینخانەکە کوژران. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.